کۆنگرنتەوە کوردستانی پەنەژوەش بێمیمانی کۆمەڵێک کەسایەتیا شار و هەڵەبجە و هۆرامانی کەرۆ و میمانیەکە پێ ئامادەکردە و ئفتاری بێ پێ بەڕێزاکە ڕۆچەوانی بینی و پێ بەڕێزاکە ڕۆچەوان نەبینی و شەوە دانیشتنیوی وەش بۆ سەروبار و کۆمەڵایەتی کەلتوری ئاینی و کۆنگرنتەوەی کوردستانی تەنها بوار و سیاسیە نەکار مەکەر و بوار و کەلتوری نەتەوەیی نیشتیمانی گرد و زمانەکە ئاینێکە ئەرمانەکە و بۆچی هۆرامانە نەجە نەهوار وەزنێنە پەنەژوەش بێمیمانی بەڕێزە خەڵکو و منتیقە و هۆرامانی خەڵکو و هەڵەبجەی کاکەیە بەڕێزەکە کەرۆ و ئێوارە خوان و شاپێ ساسکەرۆ و بەدڵنیایی وەشحاڵی ببینمی کە ئامادەوەی بەڕێزە. بە ئامای ئیمپراتۆریا عوسمانی پێسەر و شانۆی سیاسی تەماشا کەرمێ پێی ماوە 6 سەدا پێی 7 سەدا کورد چی و دەسەڵاتداریەتی ئیمپراتۆریەتی عوسمانی نەبیان پێشەوە میرنشینی دروستش کردن میرنشینش ئاردن میرنشینش لێ نەبەردن میرنشینش پێ بەرژەوەندەکە بێژ ڕاستکردنەوە چۆلاوە تەماشاکەی میرنشینەتەرش لێ نەبەردن پێی نمونەی میرنشینی و بابانی و میرنشینی و سۆرانی تاریخ و معاصرینە بە وڕای ئیمپراتۆری عوسمانی و ئامای کەمالیەکانە پرس و کوردی چارەسەر نەبی مستەفا کەمال ئەتاتورک کە بەرنامە و پرۆگرام و پەیڕە و پلان و گرد و ئیمپراتۆریا عوسمانیش فاڕاپەی دەوڵەتەوە هاوچەرخی نەتاواش پرس و کوردی چارەسەرکەرەوە هەرچەندە پەیمان و سیڤەرینە بڕێ وعدێ سەرزارێکیش ئادێ بەڵام ئی وعدێ نەلێ سەر تەماشا کەرمێ کۆنگرەی لۆزانە نەک مافو کوردی نەدریا تەماشا کەرمێ شکست ئاردەی یا وڕنای شۆڕشە کوردیەکە دەستپانەکەرەوە پێی نمونە ئێمە شۆڕشی شێخ سەعیدی پیرانمان 1925 شۆڕشی ئاگریمان 1927 شۆڕشی سەید ڕەزای دەرسیمیمان ئی شۆڕشە گرد لێ نەبەردی مافو کوردیشە دلێ نەبەرد تورکیا کێشە و ڕەگەزی کێشە و نەژادیژەن چەنی کوردی اعترافان ئێمە کەرۆ کە نەتەوێەوە یا قەومیوی سربەخۆ بۆ کە تورکیان بەنامەوە کوردیوە جەنگ و ڕەگەزی کەرۆ جەنگ و نەژادی کەرۆ گەرە شاد لێ نەبەرۆش جە تاریخەنە هەتا سەردەم و کەمالیەکانە تاواشە کوردی لێ نەبەرە بە ئامای دەسەڵاتداریەتی داد و پارتی داد و گەشە نەکە و ئەردۆگانی پێسە و دەسەڵاتی درێژە پێدەر و ئی جینۆسایدا بەردەوامی شاهن کاولکردەی منتیقە کوردیەکە کوردستانی بەتابەتی دەگایەکە باکوور و کوردستانی دەرێنە بەردەی شۆڕشی کوردی تەماشاکەرمێ تا ئارۆ ڕۆ بەڕۆ قەسف باران بە تەتریکردەی ئەوە زیاتر خۆشحاڵین کە لە هەورامانی شاکۆبوونەوە کە مەڵبەتی ئاینی یارسان هەورامانەوە شای هەورامان کە شای هەموو جیهانە لە هەورامانە و ئاشتەوایی هەبێت لە نێوانمانە بێگومان کۆمەڵگایکی خۆشگوزران کۆمەڵگایکی دامەزرا و کۆمەڵگایکی پێشکەوتوو بەرهەمدێت بە پێچەوانەوە لەسەر ئاسی دنیا و شوێنانی کە ناتەبایی هەیە ئەوە پێکەوە ژیان نییە دەرەنجامە کوشتی ماڵوێرانی و دەربەدەری و دواکەوتوی بەرهەمێنێ بۆیە ئێمە هەمیشە حەزمان بۆیە کە ئاینەکەمانەکو ئاینێکی کوردی وە کوردستانیش کە نیشتیمانی کوردانە نیشتمانێک بێت کە هەمووان بەبێ جیاوازی لە سایەدا بحاوێنەوە. لا ملي زارد